بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. کتێبی یەکەم 1930 بۆ 1932. بەشی دووەم کورتەیەک لە مێژووی هۆزی بارزان. ناولێنانی ئەم هۆزە بەهۆی گوندی بارزانەوە هاتووە کە ماڵبەندی شێخانی بارزانە. ئەو شێخانە لە بەرەبابی فەرماندەکانی ئامێدی عەمادیەوە هاتوون، چونکە مەسعودی باپیریان هاتۆتە گوندی هەفنکانی نزیکی بارزان و لەوێ نیشتەجێ بووە و کچێکی لەو گوندە مارە کردووە. کوڕێکی لێبووە ناویان ناوە سەعید. نەوەی ئەویش کە شێخ تاجەدین بووە، زانایەکی ئاینی ناودار بووە، گەلێک موریدی لە دەور کۆبوونەتەوە. تەکیەی بارزانی دامەزراندووە و هەتا کۆچی دوایی لەوێ ژیاوە. پاش ئەو شێخ عەبدوڕەحمانی کوڕی جێیگرتووەتەوە و ئەویش شێخ عەبدوڵای کوڕی هاتە شوێنی کە بە دینداری و خۆپارێزی ناوبانگی ڕۆیشتووە. ئەو کوڕی شێخ عەبدولسەلامی ناردووەتە قوتابخانەی ناری تا لەسەر دەستی شێخی گەورە سەید تەهای ناریدا زانیاری ئاینی وەربگرێت. ئەویش پاش کۆچی دوایی باوکی کاروباری تەکیی بارزانی بەدەستەوە گرتووە و موریدی خۆی زیاد کردووە. مەدرسەیەکی ئاینی لە بارزان پێکەوە ناوە لە هەموو ناوچەکەدا دەنگی داوەتەوە. ژمارەیەکی زۆر لە قوتابیان بۆ فێربوون ڕوویان تێکردووە. نێوانی لەگەڵ سەید تەهای ناریدا زۆر خۆش بوو. مەولانە خالیدی نەقشبەندی لە کاتی گەڕانیدا سەری لە تەکیەی بارزان داوە و شێخ عەبدولسەلامی کردووە بە خەلیفەی خۆی. لەگەڵ خۆیدا بردوێتی بۆ ناری بۆ بینینی سەید تەها کە ئەویش بوو بە خەلیفەی مەولانە خالید. شێخ عەبدولسەلام ساڵی 1872 کۆچی دوایی کرد. پێش کۆچکردنی بە 3 ساڵ کتێبێکی بە نرخی لەسەر فیقهی ئیسلامی دانە. پاش ئەو شێخ محەممەدی کوڕی شێخایەتی وەرگرت کە زۆر بەناوبانگ بوو لە بڕوە و خۆپارێزیدا. خوێندنی لای باوکی تەواو کردبوو. لە سەردەمی ئەودا تەکیەی بارزان ببوو بە پەناگەی زۆر لێکراوان و لێقەوماوانی هۆزەکانی دەور و پشتی بارزان. تاوای لێهات سەرۆک هۆزەکان لای کاربەدەستانی عوسمانی شکاتیان لە شێخ محەممەد کرد. کاربەدەستانی عوسمانیش شێخیان دوور خستەوە بۆ شاری بەتلیس لە کوردستانی تورکیا و ساڵێک لەوێ بند کرا. پاش گەڕانەوەی بۆ بارزان زۆر نەژیە. ساڵی 1903 کۆچی دوایی کرد و 5 کوڕی لە پاش بەجێمە. ئەوانی شێخ عەبدولسەلام، شێخ ئەحمەد، محەممەد سەدیق، بابۆ و مەلا مەسەفا بوون. شوێنی جوگرافیایی ناوچەی بارزان. ناوچەی بارزان کەوتۆتە ئەو پەڕی باکووری کوردستانی عێراق لە ناو سنووری پارێزگای هەولێر. ماڵبەندی ناوچەکە مێرگەسۆرە کە بەسەر 3 ناحیەدا دابەش کراوە: مێرگەسۆر، بارزان، شێروان. سنووری ڕۆژهەڵاتی قەزای ڕەواندزە لای ڕۆژئاوای قەزای ئامێدیە. باشووری قەزای ئاکرێیە. باکووریش سنووری تورکیایە. دانیشتوانی ناوچەکە با کشتوکاڵ و بەخێوکردنی مەڕ و ماڵاتەوە خەریکن. ژمارەی گوندەکانی 400 گوندە و دانیشتوانی 35,000 تا 40,000 کەسن بە پێی ئەو سەرژمێریەی کە شۆڕشی ئەیلول لە کۆتایی 60ەکاندا کردوێتی. ناوچەیەکی شاخاوی سەختە. ڕووباریزی گەورەی بەناودا دەڕوا کە لە خواروی بارزانەوە بە گەلی بێخمەدا شۆڕ دەبێتەوە و لە خوار مووسڵ تێکەڵاوی ڕووباری دیژلە دەبێت. ڕووباری ڕۆکوچکیش لە باکوور و بەناوەڕاستی ناوچەکەدا دەڕوا و لە نزیک ڕێزان تێکەڵاوی زێی گەورە دەبێت. لە چیا ناسراوەکانی چیای شیرین کە بەسەر بارزاندا دەڕوانێ و چیای بۆتین و پیران و قەلەندەر و برادۆست و زەردەنە و کۆڕێ هۆرێ. بارزان لە ژێر پێشەوایەتی شێخ عەبدولسەلامدا. لە سەردەمی شێخ عەبدولسەلامدا بارزان وەکو لایەنێکی ئاینی و نیشتیمانی سەری هەڵدا و دەرکەوت. هەموو لایەک بینیان کە سەرکردەیەکی تازێ. شێخ کەوتە بەجێهێنانی گۆڕانکاری کۆمەڵایەتی لە ناوچەکەدا. هەتا ئەوساش هەموو بارزانیەکان لە سەردانەواندن بۆ شێخایەتی بارزان هاوبیر نەبوون. بەڵام پاش ئەوە تێکڕا پشتگیری و دڵسۆزیان بۆ شێخ عەبدولسەلام دەربڕی. هۆزی شێروانی، دۆڵۆمەڕی، مزوری، بەڕۆژی، نزاری، گەردی و هەرکی بنەجێ ملیان بۆ پێشەوایەتی ئەو دانەواند و لەو ساوا ناوی بارزانیەتی
ئەو هۆزانەشی گرتەوە. لێرە باشتر وایە باسی ئەو چاککاریانی شێخ عەبدولسەلام بکەین کە نیشانی تێگەشتنی بەربڵاوی ئەوە. یەکەم، هەڵوەشاندنەوەی مۆڵکداریەتی. دووەم، دابەشکردنی زەوی بەسەر جوتیاراندا. سێیەم، نەهێشتنی مارەی و بەشودانی بە زۆر. چوارەم، ڕێخستنی پەیوەندی کۆمەڵایەتی بە پێی یەکسانی و چۆنیەکی. پێنجەم، دروستکردنی مزگەوت لە هەموو گوندەکاندا بۆ نوێژ و بۆ بنکەی کۆمەڵایەتی و پرس و ڕاوچارەکردنی گیر و گرفتەکانی دانیشتوانی گوند. شەشەم، دانانی لیژنە لە هەموو گوندێکدا تا لە هەموو سەرێکەوە کاروباری گوند بە بابەڕێوە. حەوتەم، ڕێخستنی چەکدار لە هەموو هۆزەکان و دیاریکردنی لێپرسراو بۆیان. ئەحمەداغای بێرسیافی خاڵی بارزانی لە پشتگیری و پاراستنی ئەم چاککاریانەدا دەورێکی گەورەی هەبوو. ئەو خۆی وەکو هۆزەکەی هێزێکی بناغەیی بوون بەدەست شێخ عەبدولسەلامەوە. واتە دەتوانین بڵێین کە مێژووی خەباتی بارزان داگەڕێتەوە بۆ سەرەتای ئەم چەرخەی ئێستا. واتە سەردەمی شێخ عەبدولسەلامی بارزانی بە جۆرێکی دیار و ئاشکرا. هەرچەندە سەردەمی پێشەوایەتی ئەو بۆ بارزان کورت بوو، بەڵام لێهاتووی و لێزانیەکی تەواوی لە کاروباری دین و دنیادا ئیسپات کرد. ئەوجگە لە کاری چاککاری و شۆڕژگێڕی خۆی پەیوەندی توندی لەگەڵ زۆربەی هۆزە کوردەکاندا دامەزراند و هەموو لایەک ڕێزیان لێینە. پەیوەندی ئەو تەنیا بە هۆزەکانی دراوسەی بارزانەوە نەوەستا، بەگرە هەموو ناوچەکانی کوردستانی گرتەوە. شێخ عەبدولسەلام هەستی بۆ زۆر لێکراویە کرد کە کورد بە دەستی دەوڵەتی عوسمانیەوە دەیچێشت. بۆ یەکەوتە گەڕان بە دوای ڕێگەیەکدا بۆ ڕزگاری لە زوڵم و زۆرداری کاربەدەستانی عوسمانی. بۆ ئەم مەبەستەش دەستی کرد بە گەڕان و سەرداری سەرۆک و گەورەی هۆزەکانی کوردستان. ئەو دەورێکی بناغەیی هەبوو لە بڵاوکردنەوەی بیری چاککاری سیاسی لە ناو خەڵکی کوردستاندا. بۆیە پەیوەندی لەگەڵ کۆمەڵە کوردیەکانی ئەو سادا پەیدا کرد، وەکو کۆمەڵەی تەعالی و تەرەقی کورد و کۆمەڵەی هێوی و کۆمەڵەی سربەخۆیی کورد. هەروەها پەیوەندی لەگەڵ شێخ مەحموودی حەفید و شێخ عەبدولقادری ناری و سمایلاغای شکاک سمکۆدا کرد. لە بەهاری ساڵی 1970دا شێخ عەبدولسەلام هاتە ئەو کۆبوونەوەی لە ماڵی شێخ نووری محەممەدی بریفکانی پێشەوەی تەکیی قادری لە گوندی بریفکاندا پێکات و ژمارێکی زۆر لە سەرۆکهۆزە کوردەکان کۆبوونەوە و لەم کۆبوونەوەیەدا بڕیار درا تەلەگرافێک بۆ بابی عالی لە ئەستەمبوڵ لێ بدرێ کە ئەم داخوازیانی تێدا بێ. یەکەم، زمانی کوردی لە ناوچە کوردیەکاندا بکرێتە زمانی ڕەسمی. دووەم، خوێندن بە زمانی کوردی بێت. سێیەم، قایمقام و مدیر ناحیە و کاربەدەستەکان لەوانە بن کە زمانی کوردی دەزانن. چوارەم، چونکە ئاینی دەوڵەت ئیسلامە بڕیارەکان بە پێی شەریعەتی ئیسلام دەربکرێن. پێنجەم، باجەکان باجی خزمەتە میریەکان وەک خۆی بمێنێ بە مەرجێ بۆ چاکردنی ڕێگەوبان و کردنەوەی قوتابخانە لە ناوچە کوردیەکاندا خرج بکرێن. دەمەلۆجی لە کتێبەکەی خۆیدا ئەمارەتی بەهدینان دەڵێ وێنەی ئەم تەلەگرافە نێردرا بۆ شێخ عەبدولقادری عوبەیدوڵڵای نەهری و بۆ ئەمین عالی بەدرخان و بۆ فەریق شەریف پاشای کوڕی سەعید پاشا کە ئەم وێنە ناردنە پێچەوانەی بیری مۆرکردوەکانی بروسکەکە بوو. ئەوان دەیانویست لە ڕەسمی بەولاوەتر نەچێ، بەڵام شێخ عەبدولسەلام وای ویست و وای کرد. لەو کۆبوونەوەیەدا هەموو ئامادەبووان سوێندی پیرۆزیان خوارد کە ئەم داخوازیانە بپارێزن و وازی لێ نەهێنن و بروسکەکەش شێخ عەبدولسەلام لە جیاتی ئامادەبووان مۆری کرد. کاتێ بابی عالی ئەم بروسکەی وەرگرت بە دەرچوون لە فەرمانی میری و داوای جیابوونەوەی دانا. نەفیر عامی جاردا لە کۆتایی ساڵی 1970دا هێزی سوپای بەسەرکردایەتی فەریق محەممەد فازیل پاشای داغستانی بۆیان چوو. هیچ کام لە سەرۆکهۆزەکان بربەرەکانیان نەکرد، هەموو گرانیەکە کەوتە سەر بارزان. شێخ عەبدولسەلام فەرمانی بەرگری و بربەرەکانیدا. بارزانیەکان 2 مانگ بەرگریان کرد و ئەوانی تریان تەماشایان دەکرد یان هەندێکیان چوونە پاڵ داگیرکەران. دوجار شێخ عەبدولسەلام ناچار بوو ناوچەکە بەجێبێڵێ و بچێتە لای مار شەمعون لە ناو تیاری کە ئەویش پەناگای بۆ ڕێخست و زۆری ڕێز لێنا. لەو ساوە پەیوەندی دۆستانە لە نێوان بارزانی و ئاسووریەکاندا پتەو بوو. ئێمەی بارزانی منەتباری ئەم هەڵوێستا پڕ لە شانازەی مار شەمعونین. داغستانی بەهێزەکانیەوە هاتە ناوچەکە، گوندەکانی سووتاند و هەرچی هەبوو تاڵانی کرد و تەنانەت ژن و منداڵیشی بە یەخسیر گرت. لەم ڕووداوانەدا مەلا مستەفای بارزانی
کە تەمەنی 3 ساڵ بوو. لەگەڵ دایکی دابوو بە دیلی هێزەکانی عوسمانی و لە بەندیخانەی مووسڵدا گیران. ژمارێکی زۆر لە چەکدار لە شوێنە دوورە پەڕەکاندا خۆیان شاردەوە و چاوەڕوانی فەرمان بوون. ساڵی 1970 شێخ عەبدولسەلام گەڕایەوە بارزان و پیاوەکانی لە خۆی کۆ کردەوە. لە وڵاتێ ژێری یەکیان گرتەوە کە دەکەوێتە پشتی چیای شیرین لە باکووری گوندی بارزان. لەوێەوە پەلامارێکی توود و لە ناکاویان کردەسەر ئەو هێزە تورکەی لە ناوچەکەدا بوون. توانیان ڕایان بماڵن و ناوچەکان لێ پاک بکەنەوە و زیانێکی زۆر گەورە بە سوپای عوسمانی بگەێنن. لە ئاکامی ئەم سەرکەوتنە مەزنەدا حکوومەت داوای وتوبێژی کرد. شێخیش پەسەندی کرد و ئاشتیەک پێک هات کە بە پێی ئەو ئاشتیە گیراوەکان بەڕەڵا کران و ئەو زیانانەی لیان کەوتبوو بۆیان ژمێردرایەوە. ئامرلیوە ئەسعەد پاشا بوو بە فەرماندەی فەیلەقی 12 و بەوالی مووسڵ و بە بارپرسی گشتی. ئەویش سیاسەتێکی بە ئینساف و مەردانی ڕەچاو کرد کە دوور بوو لە ڕق و تۆقاندن و ژیانی خەڵک کەوتەوە دۆخی جاران. بەڵام کاتێ سلەیمان نەزیف بەرپرسیارەتی ویلایەتی مووسڵی وەرگرت دەستی کرد بە تۆقاندن و چەوساندنەوە بە جۆرێک لە جاران خراپتر. ساڵی 1913 سوپایەکی گەورەی نار بۆ گرتنی شێخ عەبدولسەلام کە دیسان ناوچەکەی بەجێهێشت و ڕوویکردە کوردستانی ئێران و بوو بە میوانی سەید تەهای محەممەد سدیقی نەهەری لە گوندی ڕاژان نزیکی ورمێ. بابی عالی خەڵاتێکی زۆر بە نرخی دیاری کرد بۆ هەر کەسێ بە زیندوی یان مردووی بیگرێ. لەو سەردەمەدا چوو بۆ سەردانی ئیسماعیل ئاغای شکاک و هەردووکیان چوون بۆ تەفلیس و چاویان بە نێردراوی قەیسەری ڕووس کەوت کە ئەویش بەڵێنی یارمەتی و پشتگرتنی کوردیدا بۆ ڕزگاری لە ژێردەستی عوسمانیەکان. لە گەڕانەوەدا کە ماڵاوی لە ئیسماعیل ئاغای شکاک کرد با گوندی گەنگاچیندا تێپەڕی. سۆفی عەبدوڵای خاوەنی ئەو گوندە لی پاڕایەوە کە میوانی بێ. ئەویش بە قسەی کردو بوو بە میوانی. کەچی ئەو سۆفی عەبدوڵایە پیسترین تاوانی کرد. شەو شێخ عەبدولسەلام و هەرسێ پیاوەکانی گرت و دانێ بە دەستورکانەوە لە سێرۆ و پارەی ئەم خیانەتەی خۆی وەرگرت. شێخیان بردە مووسڵ. پاشدادگایەکی گاڵتەیی کە سولەیمان نەزیف پێکی هێنا خۆی و هەرسێ پاسەوانەکەی بە خنکاندن حکم دران و ڕۆژی 14 دوانزەی 1914 ئەو حکومەیان بەجێ هات بە قسەیەکی ترگوایە لە کانونی دووەمی 1915دا لە سێدارە دران. بە شەهیدبوونی شێخ عەبدولسەلام کورد پێشەوەیەکی لە کیس چوو کە ئەگەر هەتا پاش شەڕی یەکەمی دنیا بمابایە حاڵی کورد ئەوەندە نەدەبوو کە ئێستا تیدایە. پاش شەهیدبوونی شێخ عەبدولسەلام ئەحمەد ئاغای بێرسیاوی لەگەڵ هێزێکی 100 کەسیدا گەیشتە گوندی بارزان بۆ پاراستنی شێخ ئەحمەد و براکانی لە دەستدرێژی هۆزە دراوسیەکان. پاش شەهیدبوونی شێخ عەبدولسەلام شێخ ئەحمەد لە تەمەنی 18 ساڵیدا پێشەوایەتی وەرگرت. ئەویش هەمان ڕێبازی گرت و بە لێهاتوویی بردی بەڕێوە بە شێوەیەکی گورد و شیاو. پەیوەندی نەتەوایەتی درێژە پێدا و بە چاکاری کۆمەڵایەتی ئەرکی ئاینی و نەتەوایەتی خۆی بە باشی بەجێهێنا. هەر بەهۆی ئەو ڕێبازەشەوە یەکەم کەس بوو بە هاواری شێخ مەحموودی حەفیدەوە چوو. کاتێ لە ساڵی 1990دا دژی ئیمپریالیزمی ئینگلیز ڕاپەڕی. لە پێزانینی ئەو دەورە گەورەی شێخ عەبدولسەلام گێڕابووی شێخ عەبدولقادری نەهەری نامەیەکی بە شێخ عەبدولڕەحمانی شەڕناخیدا بۆ شێخ ئەحمەد نارد پێشنیازی کرد سەرکردایەتی بزوتنەوەی کورد بگرێ بەدەستەوە، بەڵام شێخ ئەحمەد وای نەکرد و پێداگری کرد کە ئەم ئەرکا بدرێ بە شێخ عەبدولقادر. لەسەر داوای ئەو شێخ ئەحمەد مستەفا بارزانی برای خۆی لەگەڵ شێخ عەبدولڕەحمان شەڕناخیدا نارد بۆ تورکیا. وەکو بێتەوە بیرم لە ناوچەی موژدا چاوی بە شێخ عەبدولقادر و شێخ سەعیدی پیران کەوت. ئەویش لە ماوەی 1970 بۆ 1990 دا بوو.